پشتی وەکشینا هێزن ئەمریکاش ئەفغانستانێ و بەحسکردنا ئەگەرە وەکشینا بەشێکێش هێزن ئەمریکایش عێراقێ جارەکە دن مژارا ماین ئانجی وەکشینا هێزن ئەمریکایێ دناف خەلکێ ڕۆژئاوای کوردستانێ و سووریێدا گەرم بوویە. هەند چاودێر وەها دبینن و ئەگەر هێزن ئەمریکاش عێراقێ و باشوورێ کوردستانێژی وەکشن پر زەحمەتە هێزن ئەمریکا لە سووریێ و ڕۆژئاوای کوردستانێ بمینن. لێ ئالیەن سیاسی یان ڕۆژئاوای کوردستانێ وەها دبینن کە هێزن ئەمریکا زوو بزوو ژ ڕۆژئاوای کوردستانێ و سووریێ ڤەناکشن. نسرەدین ئیبراهیم سەکرەتەرێ ئەلپارتی کۆ یەکش پارتیەن پێیەنەکەیە ji bernameya çavê sêyem a radyoya Rûdawê re got Amerîka hêzên xwe li herêmê neko kêm belkozê de dike. حتا وەکە ئیرۆ داعش مەوجودە هەردوو دەولەتا دەژیت سووریدا و عێراقی دەژی و ئەو هەڤبەندیە دناv هێزا قەسەدێدا و دناv پێشمەرگادا بە هەڤبەندیە ناو دەولەتی سەرپەرشتیە ئەمریکا ژی هین مەوجودە. يعني وكا آگاهی لباما چه لأمريكا لواشنطن يعني جيل سر عرضه أمريكا هزاخوا يعني بهتر تعزيز كي خرد كي. عبدالکریم محمد اندام پولیت بیرو پدا کسی که یکش پارتین انا کسیه ددما بشداربونا ده همان برنامه ده گوت هزین امریکا دل نافچه بمینن حتی که هن آرمانجن دست نشانکری بیک بینن. يعني وك بدا كسي وك انجمان ام بيجن امريكا زول فرنالا كشي اجبر امريكا هاتيه نجبو وكشي اجبر امريكا هاتيه اجبر فانو قاطع مهم انه او مثلا داعش هقر انتهاء جوا اعلان كيا انتهاء ابويا يعني وك الدولة وك كيان بس كس معنا يعني فكر معايا وكسي خراب معنا. امريكا زبزوج في دبريناتي حتى مثلا تسويه ملفي سياسي دبد منطقيه ده حمونا بها. الپارێزگەها حەسەکێ یا ڕۆژئاوای کوردستانێ ژبلی خاڵێن سەربازی یەن بچووک چار بنکەین سەربازی یەن سەرەکە یەن ئەمریکای هەنا. ئەوژی بنکەیا ئەرمێلان، بنکەیا تلبێدەر، بنکەیا حەسەکێ و بنکەیا شەدادینە. نها دەردۆرە 900 سەربازên ئەمریکی li باکوور و ڕۆژهەڵاتێ سووریێ هەنا. ئەو پشتەوانیا هێزن هەسەدێ دروبڕبوونا شانەیەن داعش هێدەتکن و ڕاهێنان و پەروەردەیە سەربازیژی بوان هێزن خۆجەهی دکن. لە گۆرزانیاریەن خۆجەهیەن هەری داویژی هێزن ئەمریکا بنکەیە خۆیە شەدادی لە باشوورێ حەسەکێ بەرفەرەه دکە و هەری داوی کاروانێکی مەزن ژە عەرەبەیەن سەربازی و ئامورێن لۆژستیک لە وێ بنکەیە بجیکردنا.